بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 143. لاپەڕا 143 ئامادەبوون بۆ تاقیکردنەوە وەڵامی ڕاست بۆ ڕاهێنانەکان لە 1 هەتا 10 هەڵبژێرە. پرسیاری ژمارە 1 بچووکترین چەند جارەی هاوبەش بۆ ژمارەی 8 و 6 کامەیە؟ بچووکترین چەند جارەی هاوبەش هیچ کات بچووکتر نییە لە گەورەترین ژمارە. ئەگەر دوو ژمارە بوو یان سێ بوو کێشە نییە، تەمەشای ژمارە گەورەکەی دەکەم. هیچ کات نابی بچووکترین چەند جارەی هاوبەش گچکەتر بی لە 8، کەواتە یەکسەر دەزانم ئەوە هەڵەیە، ئەو وەڵامە هەڵەیە. پاشان تەمەشا دەکەم ئەگەر بۆ وێنە بیرم لە 16 کردەوە، ئەگەر 16 بچووکترین چەند جارەی هاوبەش بی دەبوایە 16 دابەش بکرێ بەسەر 8 دابەش دەکرێ، دەبوایە دابەشیش بکرێ بەسەر 6 ببێ مانەوە، بەڵام 16 دابەش ناکرێ بەسەر 6 کەواتە 16ش هەڵەیە. 24 دابەش دەکرێ بەسەر 8 و دابەشیش دەکرێ بەسەر 6 کەواتە بچووکترین چەند جارەی هاوبەش 24. چەند جارەی هاوبەش 48ش دابەش دەکرێ بەسەر 8 بەسەر 6 بەڵام بچووکترینیان نییە. 24 گچکەترە لەبەر هەندێ ئەگەر 48 هەڵبژێرم هەڵەیە، دەبی ئەمن تەنیا 24 هەڵبژێرم. پرسیاری 2 6 و 508 بەش لە 1000 بەڕەنووسی بنووسە. ئەو وشەی 6 و ئەو پیتە یان وشە واتە فاریزە. 6 و 500 واتە ئەمن 6م هەیە، ئەو جا یەکسەر فاریزەم هەیە، کەواتە لێرە 6م نییە، لێرە 0 و فاریزەم هەیە، لێرەش 0 و فاریزەم هەیە، کەواتە ئەو دوانە هەردووچیان هەڵەنە. لێرەش هەر فاریزەم نییە، کەواتە ئەوەش هەر هەڵەیە، یەکسەر 6 و 508 بەش لە 1000 ئەوە ڕاستە. کەواتە ئەو پیتە یان ئەو وشەیە زۆر گرنگە لە کاتی خوێندنەوە لە بیرم نەچی. 6 و 508 بەش لە 1000. پرسیاری 3 کام بڕ بەهایەکەی یەکسانە بە 42. 42 لێرە ئەگەر تەماشاکەم دووتوان 3 واتە 8 جاران 7 ناکاتە 42 دەکاتە 56 کەواتەوە هەڵەیە. 2 جاران 3 یەکسانە بە 6 جاران 7 یەکسانە بە 42 کەواتە ئەوە ڕاستە. لێرە دووتوان دواتە 4 جاران 7 ناکاتە 42 هەڵەیە، و 3 توان 2 واتە 9 2 جاران 9 یەکسان نییە بە 42 بەڵکو یەکسانە بە 18 کەواتە ئەوەش هەڵەیە. پرسیاری 4 بەهای 2 توان 5 کامەیە؟ 2 توان 5 واتە 2 جاران 2 جاران 2 جاران 2 جاران 2 5 جار واتە 2 جاران 2 جاران 2 جاران 2 یەکسانە بە چەند؟ 2 جاران 2 4 4 جاران 2 8 8 جاران 2 16 16 جاران 2 32 یەکسانە بە 32 32. لێرە هیچ 32م نییە، 10 هەڵەیە، 16 هەڵەیە، 25ش هەڵەیە. جگە لەوانە ڕاستە، چونکە جگە لەوانە واتە ژمارە چی دیکە بێجگە لەو ژمارانە، بێجگە لە 10 و 16 و 15 کەواتە جگە لەمانەی هەڵدەبژێرم وەکو هەڵبژاردەچی ڕاست. بەس پێشتر دەبی ئەمن بەخۆم بزانم 2 توان 5 ناکاتە 10 چونکە تەنیا 2 جاران 5 دەکاتە 10 و ناکاتە 16
چونکە 2 توان 4 دەکاتە 16 وە ناکاتە 25 چونکە 5 توان 2 5 دەکا 25 کەواتە جگە لەمانە. پرسیاری 5 کام ژمارە هاوتایە بۆ ئەو کەرتە ئەو پرسیارە گرنگە 2-3 ڕێ هەیە هەتا وەڵامەکەی باش بەدەست بینم. یەک لەوانە هەوڵ دەدەم ئەو ژێرەی بکەمە ژمارە 100 هەتا ژێرەکەی بکەمە ژمارە 100 جارانی 5 دەکەم بەڵام لە هەمان کات ناچارم سەرش لێک بدەم لەگەڵ 5 ژمارەکە کەرتەکە چی لێدێ 1 جاران 5 5 2 جاران 20 جاران 5 100 واتە ژمارەکە بووە 5 بەش لە 100 کو دەنووسێ 5 بەش لە 100 ئەوها دەنووسێ 5 بەش لە 100 کەواتە ئەوە ڕاستە. ئەوە ڕێیەک لە ڕێیەکان. ڕێیەکی دیکە هەیە ئەگەر ئەو ڕێم پێ زەحمەت بوو یان پێم قورس و سەخت بوو ئەو ڕێگەش چیە یەکی دەینم دا بەشی 20 دەکەم کو بەو جۆرەی یەک دا بەش 20 ناکرێت چونکە یەک بچووکە 20 گەورەیە کەواتە یەکسەر سفر و فاریزە چی دەنووسم سفرەکیش زیاد دەکەم. ئێستا دا بەش 20 دیسان ناکرێ دیسان سفر چونکە دەش گچکەتر لە 20 ئەو جارێ دیسان سفرەشکە زیاد دەکەم 100 دا بەش 20 یەکسانە بە 5 5 جاران سفر هەر سفر 5 جاران 2 10 100 100 لێ بڕوا 0 0 0 کەواتە ئەو ئەنجامە ڕاستە کەواتە ئەوە ڕاستە ئەوانی دی هەڵەیە. پرسیاری ژمارە 6 بەهای 3 توان 4 زۆر ئاسانە واتە 3 جارانی خۆی 4 جار 3 جاران 3 9 3 جارانەکەی دیش 9 9 جاران 9 81. پرسیاری 7 بە چ شێوەیەکی دی ئەو بڕێی دەتوانی بنووسی تەمەشا دەکەم چەندانەیە 1 2 3 4 واتە دا توان 4 ئەوها دەینووس. پرسیاری 8 خشتەکم هەیە لە لای ڕاست لەو ستونەی نووسرایە شتومەک شمەک پاشان لە ناوەندەکەی نووسرایە چەندانە هەیە لە یەک پاکەت و نرخی هەر پاکەتەی چەندە. قەڵەمی دار چەندانە هەیە لە یەک پاکەتی دەدانە هەیە ئەمن ناتوانم یەک بکڕم ناچارم پاکەتەکەی هەمووی دەکڕم کە دەدانا پێنووسی داری لە ناو پاکەتەکەی هەیە هەر پاکەتەی بە 2750 دینارە. پێنووسی دیکەش ڕەنگا و ڕەنگ وابزانم مەبەستیان ڕەنگا و ڕەنگە بۆیە پێنووسی ڕەنگا و ڕەنگ چەندانە هەیە لە ناو پاکەتەکەی 8 هەیە و بە 1500 دیناریە. ئێستاوەچی ئەو زانیاریانەم زانی ڕەنگە بتوانم وەڵامی پرسیارەکان بدەمەوە. پرسیاری ژمارە 8 هەتا ڕادەیەک زەحمەتە دەبی زۆرم ئاگا لێبی. کەمترین ژمارەی پاکەتی قەڵەمی دار و کەمترین ژمارەی پاکەتی قەڵەمی دار و پاکەتی قەڵەمی بۆیە ئەگەر ویستت بیکڕی چەندە بە جۆرە کە هەمان ژمارەی قەڵەمم بەدەست بێ واتە ئەمن دەمەوێ لە هەردوو جۆرە قەڵەم هەمان ژمارەم هەبی بۆ وێنە ئەگەر لە قەڵەمی دار 100م هەبوو دەمەوێت لە قەڵەمی بۆیەش 100 دانەم هەبی. ئایا ئەمن چەند پاکەتی بکڕم لە هەردووچیان هەتا ژمارەکە وەکو یەکی لێبێوە کەمترین ژمارەی پاکەت. لێرە دەبی ئەمن بیرکەمەوە کە بچووکترین چەند جارەی هاوبەش ببینمەوە. هەمیشە کە داوام لێ دەکەن کەمترین ژمارە هەمیشە دەبی ئەمن بچووکترین چەند جارەی هاوبەش لۆ ئەو دوو ژمارەی ببینمەوە لۆ 2 و لۆ 8 بچووکترین چەند جارەی هاوبەش لۆ ژمارە 2 و ژمارە 8. چ دەکەم ئەگەر لێرە بەخۆم درستی کەم 10 دەنووسم 8ش دەنووسم ئەوجا شیکاری دەکەم دابەشی 2 دەکەم هەردوو لە 4 5
ئەو جارەی چونکە تەنیا چارم ماوە دابەشی چاری دەکەم 1 هەر 5 چونکە جارێ 5 دابەش چار ناکرێ ئەو جا ئێستا دابەشی 5 دەکەم کە هەموو ژمارەکان بوو بە 1 ئەو جا ڕادەوەستم ئێستا ئەو ژمارانەی لێرەیە لێک دەدەم ئەوە بچووکترین چەند جارەی هاوبەشە 2 جاران 5 10 جاران چاریش 40 یان 2 جاران 4 8 8 جاران 5 40 کەواتە 40 بچووکترین چەند جارەی هاوبەشە ئەو چلە مانای چییە؟ ئەو چلە مانای پاکەت نییە ئەو چلە مانای چەند دانە پێنووسی دەبی بکڕم لە پێنووسی دار وە پێنووسی بۆیە هەردووچیان هەر یەکوت چلی دەکڕم لە هەردووچیان هەتا ئەمن 40 دانە پێنووسی دارم بەدەست بێ لە ناو هەر پاکەتەی 10 هەیە ئەمن دەبی چەند پاکەتی بکڕم دەبی ئەمن بینم چلی دابەشی دەی بکەم کە دەکاتە 4 ئەمن دەبی 4 پاکەتی پێنووسی دار بکڕم ئێستا زانیم 4 پاکەتی پێنووسی دار دەکڕم لە هەر پاکەتەی 10 پێنووس هەیە 40 دانەم بەدەست دێ ئەدی چەند دانە پێنووسی بۆیە بکڕم چلی دەینم دابەشی 8 دەکەم دەکا 5 دانەش لە پاکەتی بۆیە پێنووسی بۆیە بکڕم چونکە ئەوان کەمتر هەیە لە یەک پاکەتەی کەواتە 4 و 5 وەڵامەکەیە 4 و 5 ئەو پرسیارە ئاسان نییە دەبی زۆر بیری لێ بکەینەوە نرخی 5 پاکەت قەڵەمی دار 5 پاکەت ئەگەر 5 پاکەتی بکڕم هەر پاکەتەی بەوەندەیە واتە 5 جارانی ئەو ژمارەی دەکەم 2750 و 6 پاکەتی قەڵەمی بۆیش هەر یەک پاکەت بە هەزاریە واتە ئەو ژمارەی جارانی 6 دەکەم ئەو جا پاشان کۆیان دەکەمەوە کەواتە 5 دەبیبینم جارانی بزانم لە چێم ئەو جارانە کردیا 2750 لێک دەدەم لەگەڵ ژمارە 5 کردیا 13750 1500یش لێک دەدەم لەگەڵ 6 کردیە 9000 ئەو جا 13750 کۆ دەکەمەوە لەگەڵ 9000 دەرچوو 22750 دینار ئەگەرە من 5 پاکەت قەڵەمی دار و 6 پاکەت قەڵەمی بۆیە بکڕم کەواتە کامە ڕاستە ئەوە ڕاستە ئێستا پرسیاری دا هەتا ڕادەیەک زەحمەتە 1 دابەش 0 ئەو ژمارەیە ئێرە ناوی چییە؟ بەش کراو ئەو ژمارەی ئێرە ناوی چییە؟ بەش دراو هیچ کات بەش دراو نابی فاریزەی هەبی ئەو فاریزەی دەبی ئەمن لابەم بیهینمە لای ئێرە هەتا ژمارەکە ببیتە 3 چونکە فاریزەکەم بردە لای ڕاست بە یەک هەنگاو بە یەک ڕەنووس بە یەک خانە لێرەش ئەگەر فاریزەکەم بردە لای ڕاست بە یەک ڕەنووس بە یەک هەنگاو بە یەک خانە کەواتە هیچ کێشە نییە وەڵامەکە هەمان وەڵامە کەواتە ژمارەکەی چلێ دەکەم ئەوهای دەنووسمەوە 1 و 3 ئەو جە فاریزە 2 دابەش 3 فاریزە 0 بەڵام پێی ناوێ فاریزەی بنووسم ئێستا دابەشەکەی دەکەم 13 دابەش 3 یەکسانە بە 4 4 جاران 3 12 13 12 لێ بڕوا 1 فاریزەکە دێتە خوارێ 2 کەش دێتە خوارێ 12 دابەش 3 یەکسانە بە 4 کاتە وەڵامە ڕاستەکە هەتا ئەگەر نەمزانی دابەشەکەی باش بکەم هیچ نەبی دەزانم ژمارەکە گەورەترە لە 4 کەواتە ئەوە هەڵەیە ئەوە هەڵەیە ئێوە پاشان ناچارم دابەشەکەی بکەم هەتا بزانم ئایا دەکات 4 و 4 یان ناکاتە 4 و 4 کاتە 4 فاریزە 4 ئێستا ئەوەی دەیزانی بینووسە پرسیاری 11 بچووکترین ژمارە کامەیە
کە دابەش بکرێ بەسەر 2 وە بەسەر 3 وە بەسەر 7 بە بێماوە بێگومان. وە چۆن وەڵامەکەت دەبینیەوە؟ زۆر ئاسانە. 3 ژمارەم هەیە، تەمەشایان دەکەم. هیچ کۆڵکەچی هاوبەش نییە بێجگە لە 1 کەواتە بچووکترین چەند جارەی هاوبەشلو ئەو 3 ژمارەی تەنیا و تەنیا لێکدانی هەر 3 ژمارەکانە. 2 جاران 3 6 6 جاران 7 یەکسانە بە 42 کەواتە 42 بچووکترین چەند جارەی هاوبەشە. 2 جاران 3 جاران 7 چونکە کۆڵکەی هاوبەش نەبوو وەکەواتە ژمارەکان لێک دەدەم. بچووکترین کۆڵکەی هاوبەشم بەدەست دێ. پرسیاری 12 ڕێگەی دۆزینەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ 3 ژمارە ڕوون بکەوە، پاشان بەکاری بینە لۆ دۆزینەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ ژمارە 6 و 15 و 21. 6 15 21. دەچم ئێستا ئەو 3 ژمارەی بێگومان زۆر ڕێگە هەیە لۆ دیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش. کۆڵکەکان ژمارەکان دەنووسم بۆ وێنە، 2-3 ڕێ هەیە وەکو گوتم. یەکێک لەوانە کۆڵکەی ژمارەکان دەنووسم یان ژمارەکان شیکار دەکەم، شیتەڵی دەکەم. ئەمن لێرە شیتەڵم کردیا، دابەشی 3م کردیا. 21 دابەش 3 7 15 دابەش 3 5 6 دابەش 3 2 پاشان تەمەشای 2 و 5 و 7 دەکەم. هیچ شتێک کۆڵکە هاوبەش نییە بێجگە لە 1 کەواتە ڕادەوەستم. ئەو ژمارەی ئێرە لێرە دەنووسمەوە. دەزانم کە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو 3 ژمارەی ژمارە 3 لە 3 گەورەترم نییە. یەکیشم هەیە بەڵام 3 گەورەترینیانە. ئەوە ڕێیەک لە ڕێیەکان. ڕێیەکی دیکە ئەمن دەچم کۆڵکەکانی ژمارە 6 دەنووسم. 1 و 6 2 و 3 لێرەش فاریزەی لە مابەیندا دەنێم. کۆڵکەکانی ژمارە 15 دەنووسم. 1 و 15 3 و 5 فاریزەش لێرە دادەنێم. کۆڵکەکانی ژمارە 21 دەنووسم. 1 و 21 و 3 و 7. ئێستا تەمەشا دەکەم چ هاوبەشە، 1 هاوبەشە و 3 هاوبەشە. چی دیکە هاوبەش نییە. کەواتە 3 گەورەترین کۆڵکەی هاوبەشە لۆ ئەو 3 ژمارەی. ژمارە 3 ئەوە تەواو. ئێستا وابزانم هاتمە کۆتایی لاپەڕا 143 دەربارەی ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.